پەیام لە سندوقی ڕەشدا هەڵسەنگاندنێک بۆ کارنامەی کابینەی نۆیەم بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدا دەکات. دروست نەکردنی ئەنجومەنی باڵایی دانوستان لە کارنامەی کابینەی نۆیەمدا هاتووە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا. حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەستەی دانوستان دروست دەکەن. بەڵام دوای 5 ساڵ ئەنجومەنەکە دروست نەکراوە و پارتی و یەکێتی بە پەیوەندیکی حیزبیانە مامەڵە لەگەڵ حکوومەتی فیدراڵی دەکەن و لە بەغدا سەرقاڵی قۆڵبادانی یەکترن. پرسی بودجە و موچە لەگەڵ بەغدا. کابینەی نۆیەم 5 ساڵ لەمەوبەر لە کارنامەکەیدا دەڵێت بۆ بابەتی بودجە لە نزیکترین کاتدا گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکەن. بەڵام تاکو ئێستا کێشە بۆ جێبەجێکردنی بودجەی عێراق دروست دەکەن. بەپێی یاسای بودجەی عێراق پێویستە هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت و داهاتەکانی ناوخۆ ڕادستی خەزانەی فیدراڵی بکات بۆ ئەوەی پارەی پرۆژەکان و وەبەرهێنان بۆ هەرێم بنێردرێت. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین دۆسیەی نەوت ڕادستی بەغدا بکەن و بەردەوامن لە بەقاچاق فرۆشتنی نەوت و $1 داهاتی نەوتیش دیار نییە. لەسەر ئاستی داهاتی ناوخۆش دەسەڵاتدارانی هەرێم خۆیان دزیوەتەوە لە ڕادەستکردنی. وەزارەتی دارایی عێراق لە مانگی 8 ساڵی 2023وە بەدەنووسرا و داوای ڕادەستکردنی داهاتی ناوخۆیی لە هەرێم کردووە. بەپێی نووسراوی وەزارەتی دارایی عێراق داهاتی ناوخۆی هەرێم لە 4 مانگی یەکەمی ساڵی 2024 1 تریلیۆن و 600 ملیار دینار بووە و بەو پێش ئێستا مانگانە داهاتی ناوخۆی هەرێم 411 ملیار دینارە. لە کاتێکدا پێشتر دەسەڵاتدارانی هەرێم دەیانوت داهاتی ناوخۆ 300 بۆ 350 ملیار دینارە. هەروەها بۆ پرسی موچە دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام کێشە دروست دەکەن. لەوانە نەبوونی لیستێکی پاکی موچە و مانگانە درەنگ ناردنی بۆ بەغدا. دۆسیەی مادەی 140 پێشمەرگە و زیندانیانی سیاسی. یەکێکی دیکە لە خاڵەکانی کارنامەی کابینەی نۆ باس لەوە دەکات دۆسیەکانی پەیوەست بە مادەی 140 قەرەبووی ئەنفال، شەهیدان، زیندانیانی سیاسی و زیان لێکەوتوانی دەستی بەعز لە نزیکترین کاتدا بابەتی گفتوگۆ لەگەڵ بەغدا دەبن. بەڵام 5 ساڵ بەسەر کارنامەی کابینەی نۆیەمدا تێپەڕی و هیچ هەنگاوێکی کردداری بۆ پرسی مادەی 140 قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی باس و زیندانیانی سیاسی نەنرا. دەسەڵاتدارانی هەرێم لە بری مادەی 140 ئێستا شەڕەکەیان بۆ هەژماری منە. بۆ مەبەستەش چەندین شاندی باڵایان ناردووە بۆ بەغدا. بەڵام مادەی 140یان لەیاد نەماوە. دەرنەکردنی یاسای نەوت و غازی عێراق لە کارنامەی کابینەی نۆیەمدا هاتووە هەوڵ دەدەین هەرچی زووترە یاسای نەوت و گاز لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەربچێت و دەستەی گشتی چاودێری داهاتەکانی فیدراڵی وەک لە مادەی 106 دەستووردا هاتووە دابمەزرێت. ئەمە لە کاتێکدایە کابینەی عادل عەبدولمادی و مەستەفا کازمی ڕۆیشتن نزیکەی ساڵێک و 8 مانگیشە کابینەی سوودانی پێگاتووە. بەڵام هێشتا نازانرێت کەی یاسای نەوت و غاز دەردەچێت. پرسی پێگەێنانی دەستەی گشتی چاودێری فیدراڵیش تەنیا قسەیە و هیچ گفتوگۆیەکی جددی لەسەر نەکراوە. دۆخی ناوچە دابڕێنراوەکان لە کارنامەی کابینی نۆیەمدا خاڵێک تایبەت کراوە بەو ناوچانە و دەڵێت هەوڵەکانیان بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەگشتی و کەرکووک بە تایبەتی دەست پێ کردووە. بۆ ئەم مەبەستەش دەبێ هەرچی زووترە دۆخی سەربازی سەپێنرا و لەم ناوچانە کۆتایی پێبهێنرێت و بگەڕێنەوە بۆ دۆخی پێش
دەی شەشی ساڵی 2014 دوای 5 ساڵ لە کارنامەی کابینەی نۆیەم لەبری کارکردن بۆ ناوچە دابڕنراوەکان پارتی و یەکێتی لە کەرکووک و مووسڵ و ناوچەکانی دیکە خەریکی ملشکاندنی یەکترن. ماوەی 7 ساڵیشە بەهۆی ناکۆکی نێوان پارتی و یەکێتی پۆستی پارێزگاری کەرکووک لە دەستی کورد چووە.